هەمان کێشەی شۆفێرانی کەلار لە هەولێریش هەیە، بەڵام بە زۆرێکی دیکەیە. 24 پاسی هێڵی جمکە و بنبێرز ناوی دوو شوێنە کێشەی تێکەڵبوونی هێڵەکانیان لەگەڵ هێڵی دیکەی گواستنەوەی ناوشاری هەولێر هەیە. ئەمڕۆ ئەوانیش لە بەردەم بینای پارێزگای هەولێر گردبوونەوە و داوای چارەسەرکردنی کێشەکەیان کرد. سەنگەر عەبدوڵڵا شۆفێری پاسە و بە 964 وێت پاسی کانی قرژاڵە نەفەری ئێمە بار ئەکەن و پێشتر هیچ کێشەیەکیان نەبووە و خەتێکی باش بووە، بەڵام ئێستا لە دوای دانانی هێڵی کانی قرژاڵە ئەڵێ بازارمان نەماوە. باسی لەوەش کرد کەسانێک لە ناو سندیکا و بایعشاری خەتی نوێیان هێناوە و دەیانەوێت بەهۆی ئەوانەوە نرخی خەتەکانیان گران بکەن و دواتریش بیفرۆشنەوە. پەیامنێری 964 کێشەی ئەم خاوەن پاسانەی گەیاندە لای دیلان ڕەشاد وتەبێژی وەزارەتی گواستنەوە و گەیاندنی هەرێم بەڵێنیدا بە دوواداچوون بکەن، چونکەوتی تاکو ئێستا لەبووری کێشەیەکی لەو جۆرە ئاگادار نەکراوینەتەوە.